ئێمە هیچمان نەبوو یەک بەس ئەوەنە پەیامی جەنابەت چی بوو بۆ مانگرتووان ئێمە پەیامی پشتیوانی خۆمان بۆ دووپاتکردنەوە پەیامی فەرمی نوێنەری نەتەوە گرتوەکان و نوێنەی سکرتێری گشتی نەتەوە گرتوەکانمان بە بەڕێزیان گەیان کە ئەو پەیامی بە فەرمی پێشکەشیوانیان کردووە بە فەرمی بەڕێزیان دکتۆر غوڵام خان پێشکەشی بە هەردوو حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی ئیتیحادی کردووە و سوپاسی کردن لەسەر ئەوەی کە لە بەردەم بارگای نەتەوە گرتوەکان ئەم مانگرتیان کردووە کە بە شێوەیەکی زۆر مەدەنیانە بەبێ ئەوەی ڕێگریان لە کارمەندەکان کرد بێ بەبێ ئەوەی دەوامی ئەوانیان پەرخست بێ و دواخست بێ کارەکانی خۆیانیان کردووە ومێ دەکەم هەموو ئەو شتانی کە لە چەند ڕۆژی ڕابردوو بە تایبەتی ئەمڕۆ ڕوویاننا چ ڕێکەوتنی حکوومەتی ئیتیحادی و حکوومەتی هەرێم و پشتیوانیکردنی خەڵک وەکوی ڕۆبینیتان و پەیامەکەی ئێوارەی سەرۆکی هەرێمی کوردستان و هەڵوێستەکانی هەردوو حکوومەت و خەڵک و نەتەوە گرتوەکان و حکوومەتی خۆجێی هاندەر بێ بۆ ئەوەی کە ئەم خۆشەویستانەش بە تەندروستێکی باشەوە بگەڕێنەوە بۆ ناو خێزانەکانیان و بۆ شوێنی کارەکانیان جەنابە لەگەڵیانە کۆبوویتەوە ئەوان بڕیاری چیان نا ئێمە ئەوان خۆیان بڕیاری ئەم مانگرتنیان ناوە خۆشیان بڕیاری هەر بڕیارێکی تر ئەیەن کە پەیوەست بێ بەم بابەتە بۆیە بەڕاستی ئێمە مافی ئەومان بخۆمان نەیەوە کات و شوێنی بڕیار بۆ ئەوان دیاری بکەین جەنابێ پێشنیارێکە بۆ کردن من پێشنیار زیۆم بۆ کردن کە بە هەموو ئەو شتانی کە ڕویان ناوە کە دەورێکی گرنگی ئەمانیتیا بۆ پاڵنەرە سەرەکیەکە ئەمان بوون کاتی ئەوەیە کە دڵی ئێمەش خۆشکەن ئەوان شتە ماڵەکانی خۆیان چونکە خەڵکی دەسەدان هەزار خەڵک لە کوردستانە بە شەو و بە ڕۆژدڵی لە لای ئەمانە جگە لە کەسوکارەکانیان هەر کەسێ لە هەر شوێنێک بێ ئەمانە ڕۆح و وجدانی زیندوی وڵاتەکەمانن دڵی لەلایەنە هیوادارم هەمویان لەو خوورپەیە ڕزگار بکەن و بەسەر بەرزانە بە دەستکەوتەکانیانەوە بگەڕێنەوە شوێنی خۆیان و شوێنی بۆ ماڵ و خێزانەکانیان یا بۆ شوێنی کارکردنیان کۆتا پرسیارم گاری تۆ قسەی حکوومەتی هەرێم چێ لەسەرم بابەتە چی ئەکات کۆتاشتی حکوومەتی هەرێمی کوردستان ئەم ئێوارەیە بە سوپاسەوە گەشتونەتە ڕێکەوتن لەگەڵ حکوومەتی ئیتیحادیە و لەو کۆنگرە ڕۆژنامەنووسەی بەڕێز وەزیری داری حکوومەتی هەرێمی کوردستان و سەرۆکی وەفدی دانوستانکاری حکوومەتی هەرێمی کوردستان ڕایگەیان کەوا بڕیارە لە سبەینەوە خشتەی موچە بڵاو کرێتەوە و جارێکی تر هیچ مانگێکی تر موچە دوانەکەوێ ومێ دەکەم ئەو ڕێکەوتنی کە کراوە بە شێوەیەکی کردداری جێبەجێ بێ بۆی جارێکی تر هیچ کەسێک بەهۆی ئەو دۆخەوە تووشی ئەم حاڵەتانە نەبێت. بەڕێز دەسوای بەسپاس.